خلاص bu. Gol. صفر بس صفر برجع تعال سعرك هيك صفر بصفر يعني كتاع صفر بس صفر والله بحساب نزم كله
حركتها 0-0. هەڵە خۆشویستان تا یاسارەکە 0-0 هیچ گۆڵێک تۆمار نەکراوە. تا یاسارەکە 0-0 هیچ گۆڵێک تۆمار نەکراوە. الزباري جول يكم بقلاص الان احمد زباري بلدان السد جول يكم بقلاص
کوردستان تا ئێستا 1-0 لە بەرژەوەندی قەڵازە کە لەلایەن ئەحمەد زێباریەوە تۆمارکرا گۆڵەکە بە شێوازێکی جوان و بەلەدانی سەر سیارەکە 1-0 لە بەرژەوەندی قەڵازە کە لەلایەن یاریزان ئەحمەد زێباری تۆمارکرا بە شێوازی جوان و بەلێدانی سەر زانیارێکە 1-0 لە بەرژەوەندی قەڵازە بۆ ئەنجامە قەڵازە یەکێک دەبێت لەو تیپانی کام ساڵسە دەکرێت بۆ پلەیەکی کوردستان هەروەها سبەی ڕانیەش میوانداری ڕەواندز دەکات یاری پێش و یارێکە یەک بێ بوو هێرشێک بۆ کوفری هێرشێک بۆ کوفری وڵایان دوور دەخرێتەوە دوور دەخرێتەوە لایەن حەمەیادەوە حەمەیادا تۆپەکە دوور دەخرێتەوە
بە سفرە لە بەر بەڵایزان و خۆشویستان تا سایرەکە 1 بە سفرە لە بەرژەوەندی قەڵازێ بەمەنجاما قەڵازێ یەکێک لەبێ لەو تیپانی کە ئەمساڵ سەر دەکرێت بۆ پلەیەکی کوردستان هەروەها سبەیش ڕانیە لە ناو یاریگای خۆی یاریگای ئازادەڕەش میوانداری ڕەواندز دەکات یاری ڕابردوو بە گۆڵێک بەردولا یەکسان بوون قەڵازە 1 کفری 0 کە لە ڕێگەی یاریزان ئەحمەد زێماریەوە بە شێوازی جوان و بەلەدانی سەر تۆمارکرا یەشێک بۆ کفری بەڵام بۆ دەرەوە لەدانی سزا لە بەرژەوەندی قەڵازێ بەڵایزان ناوژوان ئاماژە با لەدانی سزا دەکات بەڵایزان ناوژوان ئاماژە با لەدانی سزا دەکات لە بەرژەوەندی قەڵازێ بەڵایزان زۆر ناوەمان بۆ دێ کە شوێنی لایڤەکە تاوانیە بەڵام بەڕاستی هەرەو شوێنە هەیە هیچ شوێنێکی لە بەرزاییەوە تەسوورکەین دەرەوە یاریگا بێ بەوەی تەلبەندەکە و ناتوانین زۆر باشی ڕووماڵکەین لەناو یاریگایەوە شوێنی بەرزی لێ نییە لەدانی سزا لە بەرژەوەندی قەڵازێ جێبەجێ دەکرێت لەدانی سزا لەدانی سزا لە بەرژەوەندی قەڵازێ
بە تۆمارکردنی ئەو گۆڵە تا ڕادێکی زۆر قەڵازە لە سەرکەوتن نزیک دەبێتەوە هەرچی کردی زۆر قورس دەبێت بۆی ئەنجامەکە یەکسان بکاتەوە لەبەرەوەی یاری ڕابردووش بە گۆڵێکی بە بەرامبەر لە ناوخاکی کردی سەرکەوتی بەدەستێنا بۆ لێدانەکە جێبەجێ دەکرێت جێبەجێ دەکرێت بەڵێ بەڵێ گۆڵ بەڵێ ئەزان لەگەڵەوەی یاریزانەکە لێدانەکەی لەدەستدا و گۆڵ پارێزکەڕاندیەوە بەڵام ئەحمەد زێباری گۆڵەکەی تۆمار کرد ئەحمەد زێباری سوودی لە تەرکیزی خۆشە بەڵێ ئەزان گۆڵی دووەم بە سفر لە بەشەوەی قەڵازێ دوو گۆڵی دێ بەڵام بەڵێ ئەزان قەڵازێ دوو کفری سفر یاریزانانی کفری ناڕەزایی دەردەبڕن بە تۆمارکردنی گۆڵەکە بەڵێ ئەزان یاریزانانی کفری ناڕەزایی دەردەبڕن بەرامبەر بە بڕیارەکانی ناوژیوان زۆر ئامادەیە لە یاری نێوان قەڵاز و بەڵازیان ڕەفیقەی ناوژوان کۆتایی هات بە جێمی یەکەم لە بەشەوەی قەڵازە بە دوو گۆڵی بێ وەڵام